تەماشام کرد ڕسمت دەگرت لە بۆ سناپی بوو ئەرۆڵە دەمێ بزانم لە جیهانی کچاندا بەگشتی باسی دەکرێت وەک چی یانی چۆن باسی بۆ نمونە ئێستا ئێوە لەگەڵ هاوڕێک کچەکانتان ڕۆژانە ئەگەر یەکتری ببینن سوالفەکانی ناو مەجلیسەکانتان چییە قسەکانی ناو مەجلیسەکانتان چییە ینی لەناو سناوەکانتان باسی چی دەکەن لەناو چاتەکانتاندا باسی چی دەکەن تەنها کچ و کچ وڵی کە کۆبینەوە ئیتر مەسەلەن ئەگەر ماوەیەکی زۆر بەیەکمان نەبینی بێ باسی ئەو مدایاکەین بۆ یەکتری ئیتە جاری واشە زەم ئەەکەین لە بینی خۆمانە باسی ژیان یەکتری ئەەکەین بۆ بڵین باسی ژیانی خۆمانەکەین بۆ یەکتری و تر هەر ئەوە زەمی چێ دەکەن زەمی کوڕ بێ کچ بێ فەرقینە تر هەر کەسێک هات بێتەنەوە مۆزوعە ئەگەر زەمی کوڕێکتان کرد ئەو کوڕە چی کردووە زەمی دەکەن وڵی خۆ زەمی خراپی ژێ زەمی باشیش هەیە تر لەوانێ مەسەلەن جوانە باڵی فەرزە ئاوای ترەر ئەوانە باشە لە کوڕەکانم پرسی کوڕەکان دەڵێن ڕقمان لە کچی خۆ بە گەورەزان و لوودبەرزە ئەی کچەکان ڕقیان لە چ جۆرە کوڕێکە وڵی کچ عکسی کوڕە حەزی لە کوڕ تەبیعەت قورس و ئەوانەیە حەزیان لەوە نییە کە زۆر بەدەم کچەوە پێ بکەن و حەزیان لە کوڕی قورسە دایمەن باشەوە حەزەکەی کچانمان شخصیانە خۆم هەروە بەڵێ کارەکەی چییە وای ئەو کوڕانم بەلاوە باشترە چکە کوڕێک زۆر بەدەم کچەوە پێ بکەنەوە ئەم شتانە شتی تری زۆر کردووە ڕەنگە لە کوڕێک بپرسی پێچەوانەی تو قسە بکە بڵێ من ڕقم لە کچی لوودبەرز و خۆ بە گەورەزان دەبێتەوە لوودبەرزیش نەبێ باشە چکە زۆر لوودبەرزیش لوتشکانی تێکەوێتەوە ئەبێ لە حەدێکی وەسەدا ینی سنوور بۆ هەموو شتێدا بنی وەکو خۆت وەکو کوڕەکان باز دەکەن دەڵێن زۆر کەس هەیە پۆزی هەیە بۆ نمونە پۆز بۆنم بە جوانیەکەی یاخود سارێکی جوانی هەیە یاخود ئیشێکی باشی هەیە یاخود باسیەوەیان کروتیان کچەیە کە هاوسەرگیری دەکات پۆز دێدەدا لەسەر برادەرە کوڕ و کچەکانی بگرێ هەر مەرحەباییشیان ناکات وڵایەوە تەبیعەت تا تەبیعەت کەوتووە ئیتر هەنێک کەس من ڕەفیقی خۆم هەبووە شووی کردووە ئەو بینی جارانمان نەماوە ئیتر بەپێی مێردەکەی خۆی کەوتووە چۆن ڕێگەی ئەیات هەڵسو کەوت بکات بەڕای جەنابەت ئاساییە ئەگەر بۆ نمونە ئەمە بۆ باسی جیهانی کوڕان و جیهانی کچان دەکەن دیارە لە نێوان ئەو دوو جیهانە جیاوازیەک هەیە زۆر زۆر جیاوازە بەڵێ ئەکید کچ زۆر زۆر ورترە لە کوڕ کچ ئەوەی بیری لێ ئەکاتەوە کوڕ ئەسڵەن بە خەیاڵیشیان نەڕوە کە جیاوازەکە ئەوەندە گەورەیە تاوەکو بێگەیاندنی زەحمەت بێت وڵای زۆر واژ نایتر مەسەلەن کچ زۆر زۆر ورترە لە کوڕ لە بیرکردنەوەیە هەم لە چۆنەتی قسەکردنیان هەموو شتێکیان یان جیاوازە بەڵام هەنە جارش خۆشەویستی پێکەوێن ئەبەستێتەوە ئەمەوە ئەکا بڵین زیاتر لە یەکتری تێبگەن زیاتر بتوانن ئەو ڕێگەی بۆ یەکتری بکەنەوە و لە یەکتری تێبگەن ینی هەرچەند جیاوازیش بن بەڵام خۆشەویستی لەوانەیە وایە لێ بکا کە بەیەک بگەن لە یەک تێبگەن بەو شێوە هاوڕێی کوڕت هەیە ینی بەستە خۆشەویستە هاوڕێ وەکو بەڵێ لە نێوان خۆتان بۆ نمونە ئێستا لە نێو کچەکان زانیمان باسی دەکرێت ئەگەر کوڕێک و کچێک یاخود دوو کچ و دوو کوڕ پێکەوە بنیشن باسی دەکەن دوو کوڕ دوو کچ وەڵای من هەر وەکو تەنها بش وەکو ژمارەیە باز دەکەم بۆ نمونە مەجلیسێک بی چەند گەنجێکی کوڕ و چەند گەنجێکی کچی تێدا بێت وڵای بەگشتی سوابەت دەکەن کوڕ و کچ ئەگەر بێکەوە یەک بگرن و مەجموعەیە کوڕ و کچ بێکەوە یەک بگرن لەسەر مێزێ بەگشتی سوابەت دەکەن و قسەی خۆش لەگەڵ یەکتریاکەنی تر ئەگەر ڕوا ناکەم زەم زۆر لە بینیانە شخصێنە خۆم زەموشتمان نەبووە لەگەڵ ڕەفیقەکانمە ئەگەر کوڕ و کچ دانیشت بێت مام زیاتر لە بینی کچ و کچا و زەمکردنە هەیە بەڕێی جەنابەت ئاساییە کە کچ برادری زۆری کوڕی هەبێ من شخصێنەوە خۆم کۆمەڵایەتیم تابعەتم کۆمەڵایەتیە زوو لەگەڵ خەڵکە ئەکرێمەوە و ئاساییە لە مەسەلەن کچ ڕفیقی کوڕی زۆر بێ بەڵام لە سنووری خۆی سنوور نەبەزێنێ بچمە ناو کۆمەڵی کوڕەوە شخصیاتێکم هەبێ لە ناویانە نەتوان سنوورم بەزێنە